أري عزيز بقيانو قيانا ويني پروانا أري ويل ما قيلو عزيز سرعي وديوانا أري ويل ما قيلو عزيز سرعي وديوانا أري أريد وياك قيانا دوري وديوانا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الأبرار لفي نعيم إن الأبرار لفي نعيم على الأرائك ينظرون تعرف في وجوههم نضرة النعيم يسقون من رحيق مختوم ختامه مسك وفي ذلك فليتنافس المتنافسون الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله أما بعد عزیزان و خۆشەویستانمان ئەمڕۆ لە بەرنامەیەکی زۆر تایبەتدا بە گرنگمان زانی و زۆر بە پێویستمان زانی بچینە ناو خزمانی بێگەڵاسێ بەرنامەیەکی تایبەت بکەین کە خزمانی بێگەڵاسێ ساڵانە پێشەنگن بە تایبەتی لە سنووری پشدەر و بیتوێندا دەتوانم بڵێم لە تەواوی کوردستاندا پێشەنگن کە لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا بە ڕێژەیەکی ئێزگار زۆر کەم ماڵ دەبینی کەوە مانگایەک یاخود بزنێک یاخود مەڕێکی چاکی نەکرد بێتە قوربانی بۆ ئەو بەرنامەیەش یەکەم ماڵ لە خزمەتی مامۆیسی داین لێرەدا یەکەم ماڵ بۆتان دەگوازینەوە هیوادارم تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن ئینشاءالله دیمەنە جوانەکانی خزمانی نێو بێگەڵاسێنتان پیشان دەدەین ئینشاءالله مامۆیسی سلام عەلەیکم چۆنی قوربان ئەحواڵت چۆنە باش کرد سەلامەتی لە خۆشییاندا بیا ڕەبی خوای گەورە مۆفەقت کە ئەخوا خوای گەورە و قوربانیەشتان لێ قبوڵ کات سپاس دەکەم ئینشاءالله بێتە ئەزرێک بۆ قیامەتە ئینشاءالله ئینشاءالله مامۆیسی جەنابتان هەموو ساڵە قوربانیتان کردووە بەڵێ قوربانی ئەمە وەکو بێگەڵاز وندی بێگەڵاز تقریبا لە 1000 ماڵی جاتین لەولادش نەنا کولی ساڵێک ئەمە کۆبوونەوەی کۆ دەبین فێر خۆن دەکەین بە دەروجیرانان دەبین باقی ماڵی 3 کیلۆ گۆشت دەگەڕین باقی دەگەن دەدەین ئەو خەڵکەی یعنی ئەو قوربانیە کە لێی دەکەی بەڵێ بەس 3 کیلۆ 3 کیلۆ دەگەڕینەوە باقی دەدەین فەقیر فەقاراتی ئەی هابێت هابێت داونەتێ تێگەیشتی ئەوڕۆ هەر بۆ خۆت قوربانیت کردووە خۆت کوڕەکانی شت لێ بەڵێ قوربانە من 5 کوڕمانە بەڵێ وای گەورە پێت بێڵێ یا ڕەبی تەشکر دەکەم عایلەکەم وەتا بەحەوت بەشم جوانەکانم کردووە بکومەتە حەوت بەش هەموو بەشدار بووین لە هەموو وانەکان وای گەورە لێتانی قبوڵ کات یا ڕەبی تشکر دەکەم سەلامەت بیا عەزیزان و خۆشەویستان دیارە شتەکە حاضر بۆ وردە وردە دەیبەنە سەر بەشێ ئێمەش دیمەنەکانتان بۆ دەگوازینەوە یەکە و بەش دیمەنی ماڵە مامۆیسیتان پیشان دەدەین ئینشاءالله کە دەیبەنە سەر بەشێ و پاشان شوێنەکانی تر ئینشاءالله
بتوا ومانا عريوني وجاني شبو يا عزيزم بتوا ومانا عري عزيز بقيانو جانا بيلي بروانا عري بالليل ما قالوا جانا سرعي وديوانا. عزیزان و خۆشەویستان بەردەوامم لەگەڵتان وەکی دەبینین لێرە هەر ماڵی و لە پێش دەرگای خۆی بە کۆمەڵ جوانەگایەکی گەوران کوشتوتەوە خەریکی سفر قوربانیکردنن. دێمە لای کاک محمودی. کاک محمود سەلام عەلەیکم، چۆنی قوربان ئەحواڵی جەنابەت سەلامەتی؟ دیارە تازەش دەستت لە خوێن و گۆشتی دەرهێناوە. بخێر بێتە چاوم مامۆستا، بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم، بەخێر بێتە چاوم. وڵا جاوەشی کە دەیبینن لەو کەناڵە بەڕێزەی ئێمە ساڵانە قوربانی دەکەین، هەست کەس بە هەرەوەز دەکەین، هەست کەس لە ماڵی خۆ دەیکەین، سەر لە جوانەگای دەکوژینەوە، هەرەوەزێکی زۆر چاکە بابوونیرەتی خۆماندا نەناوە لەوەی کە بڵێن لە هاتووینە خوارێ. جا هەست کەسەوە دەیبینە سەر بە شێو دوای بەسەر خەڵکی دابەش دەکەین. دەشتان ساغ بێ خێر مەسە چاوم سوپاس دەکەم. ئامین ئینشاءالله. قەسابەکانیش هەر لە خۆتانن. هەموو قەسابەکەمان لە خۆ من بەعام. الحەمدولله الحەمدولله، یعنی بارگانیتان زۆر ناکەویت؟ نا وەڵڵا بەڵێ بەڵێ بەکەم کەم شتی وایە کەم. دەستەکانتان بەخێر بێتە چاوم مامۆستا، برای بەڕێزم. ئامین. کاک محمود جان. لەگەڵ هەموو لای عەزیزەکەم. زمانی بێگەڵاس و سەرجەم مسلمانان بەردەوامن لە قوربانیکردن. چیتان کوشتۆتەوە ڕۆلێرە؟ وەڵا سەرەتا بەخێراتتندان دەکەین یاخۆ بەخێرن سەرچاوانم. وەڵی خزمی دە بێگەڵاسیان هەموو ساڵێکک دابوونەریتێک و ئەرکێکی ئاینی هەڵدەستن بەنجامدانی قوربانی لە یەکەم ڕۆژی جەژنی قوربان. هەر کەسە و قوربانیەکەی خۆی لە پێش دەرگای خۆی دەکوژیتەوە، یعنی جوان پاکی دەکات، جا مەڕ بێ بزن بێ یاخود وەڵاغ یعنی بڵێن ماڵات بێ ماڵاتی گەورە بێ، جوانەگە و مانگا بێ، جوانەگە و مانگا حەوت کەس بەشداری یعنی حەوت بەشە بەشداری دەکەن. ئەو حەوت بەشە بە تێکڕایی بە هەرەوز قەسابیەکەش یعنی بۆ خۆیان دەکەن زۆربەیان، چونگە زۆربیان ینی بڵێن شارەزان بە بازمموی ساڵانی ڕابردووە گەر گوهر بۆ خۆیان کردوانە، چونگە لە بنەڕەتەوە بۆمان بەجێمەوە. ئیدی جوان پاکی دەکەنەوە نەرمکە و ئێسک بەجیا و ئیدی هەر کەسە و سەربەستە، ینی بڵێن ئەو ساڵ هەتا 4 کیلۆ ڕێگە پێدراوە ئەگەر نەفەری بگێڕیتەوە، هەر بەشە بگێڕیتەوە. ئیدی جا کەسەکە بۆ خۆی دەزانێت 2 کیلۆ کیلۆ کە 3 کیلۆ هەتا 4 کیلۆ ئاسایە. ئەوەی کە دەبەنە سەر بەشێ لە مزگەوتێ و لەوێ ئیدی تەوزیع دەکرێتەوە بەسەر هەموو دێکەکەیدا. ئیدی خەڵکی کەشە گەردێ فەقیر بێ دەتوانێت بەشی بۆی شەردابین دەکرێت. بەڵێ کاک عەبدوڵڵا، تا چەند گرنگی بەلایانی تەندروستی دەدرێت؟ وەڵی بۆلانی تەندروستی یعنی بڵێن چ لەسەر کۆیەکەی لە مبەڕدەی دانراوە هەروە خێوەت دانراوە بەشەیەکی تەندروست. ئیدی لێرەش بڵێن نایلۆن ڕادەخرێت و زۆر بە جوانی بە پاخش ینی بە پاک و خاوێنی گۆشەکە حازر دەکرێت. دەستەکانتان خۆش بێت. سپاس دەکەم. ئامین سپاس دەکەم. چاوەکەمی خۆشەویستی سەرچاوی خۆ بەخێر سەرچاوانە. السلام عليكم. أيوة عليك السلام ورحمة الله وبركاته. وصل خالد بخير. أخالص شونا أخوة مبارك شكا. مبارك شكا. لا ملاكي سباس الدكم. آمين إن شاء الله. برزي. كاكا أتونا جاري. بلا. سدكي ليرة. والله بيشكي بيروز باي جشن قربان لهم مسلمانان دكم بتايبتي لشار خوشو يستكنوا جند خوشو يستكمان. والله كاكا من هر من تايبت بوي دقرم بما بكولانا كان دا وبمالا كان دا
چەق و تەوروشتیان بۆ تیژ دەکەم عیب نەبێ ئەمن تایبەت ئیشەکەی من ئەوەیە هەمویان کە کول دەبن ئەتۆ دەی بەعام بۆیان تیژ بەڵێ بەڵێ کاکە ئەمە گروپین کۆمەڵێکن سەرپەرشتی ئامارەکەی دەکەن جیای دەکەنەوە چەند کەسە چەند ماڵە چەند عایلەیە گروپێکن تایبەت بەوەی کە وەری دەگرن وەزنی دەکەن گروپ ئەودار بام باقی دابش بوون بەسەر گروپی ماڵەکاندا هەر مەجموعە ماڵێک و گۆشتەکەی ئازر دەکا و دەیهێنی بۆ پێش مزگەوتی و بۆ سەر بەشە خێرەکەی منیش ئەو ئیشەش سومەتە ئەستۆی خۆم ئەوە خەریکم منیش بەو نەوە ئینشاءالله ئینشاءالله خوا تۆفیقێت دا ڕەبی چی دیکە بخواورنا من بيتو عزيزم قرارم شونايا بخواورنا من بيتو عزيزم قرارم شونايا أري عزيز بقيانو يا نبي ليك بروانا أري يا ما قالو يا ناصر عيد دوانا أري عزیزان و خۆشەویستانم لێرە تووشی مامۆستا خدر بێگەڵاسی بووین کە ئاشنایە بە زۆرێک لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەمەوێ کۆمەڵێ پرسیاری لەسەر جەژنی قوربان و قوربانیکردن لە ناو خزمانی بێگەڵاسێ ئاراستە بکەم و سوپرایزێکیشم بۆی هەیە وەکو خۆم وەکو بەختیار بێناسیش ئەگە پشتیوان بێ ئینشاءالله بۆ ئێوەش ئاشکرای دەکەین و لە مامۆستاش ئاشکرای دەکەین ئینشاءالله بزانین داخوا ڕای چۆن دەبێ مامۆستا سەلام عەلەیکوم سلام ڕەحمەت الله وبەرەکاتوه باشە سەلامەتی جەنابەتەر بەخێر بی مبارچیشی کە ئینشاءالله خوای گەورە لە هەموو لایەکی مبارکە ئینشاءالله جەژنێکی گەورەیە و لە هەمووتان پیرۆز بێ و لە تەواوی گەلی کورد و کوردستان اللهم آمین ئەجمەعین ئینشاءالله ئامین ئینشاءالله بەڵێ چێت ڕای جەنابەت لەسەر خزمانی بێگەڵاسێ کە ساڵانە بوونە قدوەیەک لە دیوی پشدەرێ بە تایبەتی کە زۆرترین قوربانی لێ دەکرێت و ئەلحەمدولیلا بە شانازدەیەوە کە ئێمە ئەوڕۆ هاتووینە ناویان شتی زۆر جوان و تایبەتمان لێیان بینیوە چیت هەیە بۆ خزمانی خۆت؟ وەڵای جا ئەمن دەستخۆشیان لێ دەکەم ئەمن وەکو هونەرمەندێک وەکو گەنجێک شانازی بە گوندەکەی خۆمە دەکەم شانازی بە خزمانی بێگەڵاسیەوە دەکەم و هیوادارم چۆن لەژێڵ هاتوون تا ئێرە و بەردەوام بوون و هیوادارم هەر ئاوا بەردەوام بن بەبێ فەرق و بەبێ جیاوازی و هەچەند فەرق و جیاوازیش نەکراوە لە نێوان کەسێکی خۆیاندا و لە نێوان کەسێکی بێگانەدا لە کاتی قوربانیکردندا لە کاتی خێرکردندا کەسێک لە دوور وڵاتیش ڕاهات بێ با بڵێین دراوسیان بوو بێ نان ناسی بێ ئەو خێریان کردووە بەبێ فەرق و بەبێ جیاوازی لە ژێرەی کەسەکەی ئەو خێرەیان بۆ داناوە و زۆر زۆر دەستخۆشیان لێ دەکەم و سپاسیان دەکەم خوای گەورە موفەقیان کە خوای گەورە خێریان بنووسێ ئینشاءالله خوای گەورە ئەو قوربانیانە هەمویان لۆ بە سەدەقە بنووسیتن ئەو خێرەی کە ئەنجامیاندا ئەو قسەی خێریشی لەو مەوزوعەدا کردووە مەسەلەی خێرکردن خوای گەورە لۆی بە سەدەقە بنووسیتن ئینشاءالله دوێنێ عەرەفە بوو بەڵێ لەگەڵ ڕۆژوێ دوێنێ بینت چۆن بوو؟ لەخوا بە زیاد بێ دوێنێ بە ڕۆژوو بووم بەبێ پاشەویش بە ڕۆژوو بووم قوربانە بووم سپاسەکەم قوربان ئامین ئەجمەعین وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ ئەو ساڵ قوربانیم نەکردووە جا دوو لە ڕووی بینەران و حاشاشی ئێوەی خۆشەویست دوو لە ڕووی ئێوە با ئەو درۆی نەکەم بە حیاتم درۆم نەکردەوە بە حیاتیش درۆی ناکەم ئینشاءالله خۆی ئەم ساڵ قوربانیم نەکردووە ساڵی دیکانە پێشتر ئەنجامم داوە بەس ئەم ساڵ نسیبەکە نەبوو خوای گەورە ئینشاءالله بە نسیبت کات ئینشاءالله 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 مامۆستا خدر بەڵێ من سوپرایزێکم بۆ جەنابەت هەیە بەڵێ ئێستاش لەگەڵ کاک بەختیاریشدا قسەم کرد پشتیوانی خۆی دەربێت بەڵێ ڕێزمان هەیە بۆ کاک بەختیاری چاوی ماچەکەی وەکو تەلەڤیزیۆنی ڕاپەڕین فامیلی بەڵێ ئەگەر شێعرێکی ئاینی جوان بەڵێ خەینە بەردەستت هاوکار بین بەڵێ لە ستۆدیۆکەی خۆمیش وعد بێ بۆ تۆمار دەکەم بەڵێ وە کلیپەکەشی عایدی بێناسی لێبە بەڵێ باشە ئەمن کاری دەنگ گوشتیشت بۆ دەکەین چۆن لێ ماوەردەگری
بە قوربانتان وەڵا من بەو پەڕی بە شانازیەوە لێتان وەردەگرم و خۆی کەسێک ئەگەر بیهەوێ گۆرانیەک سرودێک حافوەن سرودێک بەخوای گەورە ساسکا سرودێک بۆ خوای گەورە ساسکا سرودێک بۆ ئەو پێغەمبەرە نازدارەی ساسکا بۆ خزمەتی ئیسلام سرودێک ساسکە ئەوە لەلایەن وەزارەتی ئاوقافیشەوە دەبێتە جێگای دەستخۆشی لەلایەن خەڵکی کوردستان و هەموو خزمانیش دەبێتە دەستخۆشی من دەستخۆشیش لە کاک بەختیار بێناسی دەکەم دەستخۆشی لە جەنابیشت دەکەم بۆ مەسەلەی ئەو کلیپە من زۆر پێم خۆشە بەڵام من خوێندەواریم نییە ئاسانە هەوڵ دەدەین شتێکی سادە شتێکی تایبەت بەڵێ بەدەفەوە ئینشاءالله بە تایبەت من لە ستۆدیۆکەی خۆم کاری دەنگیت بۆ دەکەم بە قوربان ئینشاءالله هاوکارت دەبم یارمەتی دەرت دەبم لە لەبەرکردنی هەر وەکو چۆن گۆرانیەکانت لەبەر دەکەی ڕەنگە ئاسانتریش بێ ئینشاءالله بەڵێ لەبەرەوەی لە پێناو خوایدا بەڵێ هەر شتێک لە پێناو خوایدا بێ خوای گەورە یارمەتی دەدا وێنەگرتن و مونتاژیشی عایدی کاک بەختیار بێناسی دەکەی بە قوربانی کاک بەختیار بێناسی بوو تەلەڤیزۆنیش پشتت دەگرین ئینشاءالله بە قوربانیەوە بوو بڵاو دەکەینەوە بە ئیزنی خوای بە قوربانت بم مامەستا گیان ئەمن ئەو ڕۆکە هاتووم بۆ ئێرە لەبەر خاتری جەناب و کاکە بەختیار بێناسی هاتم زۆرم خۆش دەوێن من با دەستخۆشیش لە کاک بەختیار بێناسی بکەم کامیرەوانیشی بەتوانایە ئەتۆش کەسێکی زۆر پێشکەشکارێکی بەتوانای خوای گەورە ئیدایەتت بدا خوای گەورە سەرکەوتوت بکە ئەمن لە ماڵەکەی خۆم متابعەی جەنابت دەکەم متابعەی کاک بەختیار بێناسیش دەکەم کەناڵەکە ئەو بەڕێوە دەبا زۆر دەستخۆشی لێ دەکەم هیوادارم لە هەموو گەنجان هەموو دایکان و خوشکان بینەری ئەو کەناڵی ئێوە بن لەبەرەوە ئەو کەناڵی ئێوە ڕاستە بەشێکی لەسەر کۆمەڵاتی و بەشێکیشی لەسەر ئاینیە بەڵام دەستخۆشیتان لێ دەکەین و سپاسان دەکەین ئەوە جێگای سەرکەوتون بە قوربان بە زمانە تایبەتەکەی خۆت چیت هەیە بۆ بینەران هەجە لە العاسة وخزمة البینەر ئیماسة وبیعسة الپیرۆز دەڵێ پیرۆزبایی خۆم ئاراستەی خزمان و بینەران دەکەم هیوادارم سەرکەوتوو بن لە عەرەبی نزیک بۆ هەز دەکەم ئەو زمانە والله مامەستا ئەمە بەخوای خەڵک حەستی پێ دەکا بەڵام عەرەبیش نییە نەوەڵا ئەو زمانێکە تایبەت بە خۆمە جا ئینشاءالله ئەگەر کاک بەختیار بێناسی پشتیوانم بێ ئینشاءالله بەبێ ئەو ناکرێ ئەم بڕیارە بەس ئەگەر ئەو هاوکارم بێ کتێبی بۆ دەکەم ئینشاءالله بەڵێ بۆ کتێبی من نازانم بەس بۆ بابەتی سرودە ئاینیەکەی ئێمە سپۆنسەر هەموو سەر و چاوەکان دەبێ خوای گەورە پشتیوانمان بێ ئێمە سپۆنسەرت دەکەین لە ئەوەڵ دەقەوە هەتا کۆتا دەکەین بە قوربانت بم مەمنونم سپاسیەوە دەکەم شەوێ نادووس پێی شەوێ وەرە ئینشاءالله لەسەر دەکەین لە ستۆدیۆکەی تێستێکی گسکەشی لەسەر دەکەین ئینشاءالله وەڵا جا مەمنونم بە قوربانت بم سپاست دەکەم دەگەڵ مامەستا حەسەنی دێم ئینشاءالله قوربانت بم مامەستا گیان نانا کات بۆ ئێوە ئەگەر لە کاتیشی گوربم ئەمن بە زێڕینی دەزانم ئەمن هیچ کاتێک لە خزمەت ئێوە بێزار نابم هەموو کاتێک بە ئێوە خۆشحاڵ دەبم مادام منتان بەسەر کردەوە مادام ئێوە منتان خۆشویست و بانگێشتان کردم بۆ کەناڵە بە ڕێزەی من خۆشحاڵم قوربانتان بم سپاسان دەکەم زۆر مەمنونم خدا خێرتان بنووسی ئینشاءالله عزیزان و خۆشەویستان دێمە لای مامەستا سامانی کە سەرپەرشتیاری قوربانیکردنەکەیە لێرە ڕێژەکەی و عادەتەکەی و شتەکان هەموو لای جەنابیانە مامەستا سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه جەژنتان مبارەک بێ و خوای گەورە پاداشتی خێرتان جەژن لێ ئێوەش و سەرجەم موسڵمانان پیرۆز بێ بە تایبەت شاری خەڵازی خۆشەویست اللهم ئامین مامەستا وەکو دەبینین ساڵانە الحەمدولله ڕێژەیەکی زۆر قوربانی دەکرێت بەڵام لەچاو ئەوەی کە قەیرانی داراییە خەڵک کەمتر بەڵام لێرە لەناو بێگەڵاسیان ئەگەر دیقەت بگرم ئەگەر زیاتر نەبێت لە ساڵان کەمتریش نییە الحەمدولله چۆن ڕێژەکەی تا ئێستا ئێمە هەروەکو لە کۆندا باو باپیرانمان بە
شێوەیەکی کللتوری کردویان لە بەردەم مزگەوت ساڵانە هەموو جژنە قوربانێک حیوانەکان لە ماڵەوە سەر دەبڕن هەم حیوانی بچووک هەمیش گەورە کە سەری ئەمڕی پارچە دەکەن و دێن بۆ ئێرە هەم ئێسخان بەزیا هەمیش نەرمە بەزیا هەروەکو خۆتان دەیبینن زیامان کردوەوە دواتر دەیکەین ناو علاکەوە لەخوا بەزا بێ خزمانی بێگەڵاس هەموو ساڵێ ینی ڕێژەیەکی باش دەکەن ساڵی پار تەمان ئەم ساڵ ینی وەزعەکە ناخۆشتر لە ساڵی پار بەڵام ئەم ساڵ ڕێژەیەکی زۆر قوربانی کراوە دەستیان خۆش بێ و خوا خێری هەموو لایەک بنووسێت ڕێژەکەی زۆر باشە لە ساڵی پار باشترە وەکو ساڵی پێرار و ئانە زۆر باش الحەمدولله زۆر زیاتریش ماوە بێ بەڵام چەندی هاتووە ئێمە بە ڕێژەی تا ئێستا دەتوان بە ڕێژەی ینی ڕێژەیەک بەڵام دقیق ناتوانم پێ بڵێم چکە ئێمە تا بەڵێ تا نزیگەی سەعات ئەوانە وەردەگرین هەردی ئێستاش ماوە بەڵام وەکو ڕێژەی نزیگەی 4 تەن دەبێت تا ئێستا 4 بۆ 5 تەنە لەو بینیدایە وەکو ئاژەڵەکانی گەورە تقریبن نزیگەی بۆ 30 دانەی دەڕوە و هەروەها ئاژەڵی بچووکیش لەوانەیە گەشت بە 100 سەر حیوان شێوازی دابشکردنەکەی چۆنە شێواز دابشکردنەکەی ئێمە ناونووسین دەکەین لە خوارەوەی ینی خزمانی بێگەڵا لە شوێ دەست پێ دەکات هەتاکو کۆتاییدی ئەو نەماڵانەی کە بێگەڵاسین لە ناو خۆماندان ئەوانیش لەگەڵ ئێمە وەردەگرن و ماڵەکانی دەوروبەری خۆشمان کە بێگەڵاسین هێرویە کۆلارەیە هەر شوێنێکە دەوروبەری خۆمان هەمویان وەردەگرن و دواتر بەپی نفوس بەپی کەسەکان نەک بەپی ماڵەکان بەپی کەسەکان ڕێژەی کەسەکان نزیگەی لەوانێ 3000 بۆ 3500 کەس ببێت دابەشی دەکەین ئێسخان چەندی بەردەکەوێت و نەرمە چەندی بەردەکەوێت بله بله ماڵێکی بۆی دەچێت یاخۆت لە شوێنەکەی خۆی قوربانی دەکرێت ساڵی وا هەبوو بوان سووە ساڵی وا هەبوو بویان نەسوە ئەم ساڵ چمان کردوە ڕێژەی هەرم بێگەڵا ئەو ماڵانەمەوە گوتە کە لەبەری شارن یان لەبەری قەڵازن هەموو ڕێژەکەمان وەرگرتووە تهدیدە نزیگەی 58 بۆ 6 ماڵە دواتر چەند ماڵ بوو هەر ماڵی 3 کیلۆ گۆشتان بۆ دەنێن ئینشاءالله ئەگەر پێی بەش بکات ئەگەر بەشش نەکات دەسەڵاتی هەر کەسێک هات بێت بەدەستی بەتاڵ ناڕۆ دڵنیا بە هاوکاری دەکرێت و گۆشتی باشی پێدەدرێت جا هەم چ ئافرەت بێت پیاو بێت چ فەقیر بێت دەوڵەمەند بێ ئیشمان بە ئەوەی نییە هەر کەسێک هات بێ ڕەدی نەدراتەوە دڵنیا بە هاوکاری دەکەین بەڵێ بەڵام دەبێت ئیلا بەڵێ بۆ خۆی ئامادە بێت بەڵێ زۆر بەخێر من سەر چاوم گەرمە دەمێکە لە سوارەوە لێرەین زۆر سپاس مەمنون بەخێر من سەر چاوم دەست بۆس وەش بێگارانم دەست بۆس وەش نیگارانم خێر پاپۆس خاتر دارانم خێر پاپۆس خاتر دارانم قوربانم جەژنم شادیان قوربانم جەژنم شادیان دەست بە گەردنم ڕووی ئازادیان دەست بە گەردنم ڕووی ئازادیان عزیزان و خۆشەویستان دەمەوێت لە دوانێکش لە مامۆستا حەسەنی وەربگرم وەکو لایانی گەنجەکانیان هاوکاریکردنی گەنجەکانی خزمی لە بێگەڵاسێ بۆ ئەو خزمانەی کە لێرە ئیش دەکەن لە بواری قوربانیکردندا مامۆستا حەسەن سەلام عەلەیکوم وعەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه مامۆستا کامەران بەخێر بێ سەرچاوم خێر بێ سوپاس ئێوە وەکو گەنجان لێرە چۆن هاوکارن لەگەڵ خزمان لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەی قوربانیکردنەکاندا بەنای خوای گەورە و میهرەبان دەستخۆشیم هەیە بۆ جەنابتان و بۆ ستافە بەڕێزەکەت و بۆ کەناڵە بەڕێزەکەشت سوپاس بۆ خوای گەورە لە ناو گەنجانی ئێمەدا هەماهەنگی و ژیانێکی هاوکاری زۆر تەواو هەیە ئەوانەی کە ڕیسپون و ئەوانەی کە پیاو ماقۆڵن هەموو گەنجەکانیان تیم کردووە هەر یەکە ویشێکی دیاریکراوی هەیە نەوەکو لەو مەراسیمەدا نەوەکو لەو جەژنەدا بۆ مەراسیمی قوربانیکردن سوپاس بۆ خوای گەورە لە هەموو بۆنەکاندا لە هەموو مەراسیمەکاندا گەنجانی ئێمە زۆر بەدەمەوە دێن زۆر هاوکارن وەکو دەبینی ئێستا بە ژیانێکی زۆر لێبڕاوانە زۆر بە ژیانێکی هاوکاریانە سوپاس بۆ خوای گەورە هاوکارن لە بەڕێکردنی مەراسیمی قوربانیکردنەکە سوپاست دەکەین چەند گەنجێکی دیاریکراوە یاخۆت هەمووی دێ خۆبەخشانە بەپێی پێویست پێبوون ئیش دەکەن هەمووی ئامادەیە ئێستا ئێمە چەند کارمەندێکمان کەم بوو داوامان کرد کە پێشەش گەنجیکە بێن بۆ ئەو ئیشەی هەمویان
حازر و ئامادەنە بەڵام بۆی بۆیشەکە زۆر فەوزای تێنەکەوێ بە پێی پێویست گەنجەکانمان وەرگرتووە و ئیشان پێ دەکەین هەمویان ئامادەن سوپاس بۆ خی گەورە گەنجەکان هەچ ئیشێکی پێ بسپێری هیچیان خۆی لە نادا هیچیان احتیرامی خۆی نازیتەوە لە ئیشەکەی هەچی پێیان بسپێری هەندێکیان هەیە کە ئەرکی پاکردنەوەیشان تی دەکەنیشان نەرمکەوێ سقانەکان جیا دەکەنەوە هەموو بەش و تیم کراوە سوپاس بۆ خی گەنجانی ئێمە زۆر هاوکارن ئەمە سوپاسیان دەکەین و دوعای تەمە پڕخێریان بۆ دەخوازیین تەندروستی زۆر گرنگی پێدراوە ئەوەشیان بەشی چکێ چکە سوپاس بخوای بۆ خۆشمان کۆمەڵی کارمەندی تەندروستیمان هەیە الحەمدولیلا ئەوان هەستاون کە کۆمەڵی کرێنمایان دەرکردووە گەنجەکانیش وەکو جەنابشت بینی و تا پێ و پابندن وەکو دەبینی هەمووی بدەستکێشەوە هەمووی ئەوانەی کە هاتچۆش دەکەن هەتاکو نایلۆنەکەی بۆ ڕاخراوە و هەروەها ئامێری فێنکەرەوەی بۆ هەڵکراوە و هەتاکو احترامێ لاقی خۆشیان زەرفیان تێڵکیشەوە جاریشکە بۆ ئەوەی کە پرۆسەکە و پاکخانی بەڕێوە بچیت دەستخۆشیم بۆ کەناڵەکەتان هەیە ئێوەش هەستێتە کیشەمەوەستا کامێران بەخێر بێن سەرچاوم خۆشحاڵ بووین. عزیزان و خۆشەویستانمان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەکەمان لە ناو خزمانی بێگەڵاسێ هەتاوەکو بەرنامەی داهاتوو گشت لایەکتان بەخوای پەروەردگار دەسپێرین جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێت تقبل الله منا ومنكم وصالح الأعمال إن شاء الله والسلام عليكم ورحمة الله وبركاته. يا آمنا مجدبي پیغمبر لا تودبي سيدي عالم دبي سلام لروحي باكي صلوات بروحي باكي يا آمنا مجدبي تودايكي پیغمبري سرشاوي آوي حياة كاني در جوهري كاني در جوهري يا رب مبارك بيلي تشيك اخوادا يا بيت حاضر بتشريف ديني سروي باغي دلبري سروي باغي دلبري أرض سما شاورين في مجدايا بردي روجي رخصاري أرضين قل باخي پیغمبري